یارگە تەمەنی و شی و هێمای ئەجۆ ئارۆن نەتۆ خیاڵا منە سۆ حەسرەتاش سۆچنووم و بۆ سۆش بەرزا جەلا منە دروست ڕوێ و چون ڕۆ ئارۆی سەخت هەڵەشە نیشتامل بێخۆف جەگرد ڕەت و دامێ و کنریا و بێجەڕا منە پەرسیم لا هەر حەکیمی وی بەردە جوابم پێسەگرتۆ گوێکەردەی غێرجە سوچ و ساچ دەرمانش کوون و کامەنە هەنگاناسا پێی ئاوارێ و چاو لەو ڕوێ نیشتانە هەرد تامێ ناوانە کامە دڵ سەد پورە دەردێ ویا منە هەر لێو ملوو درێن و خەما ئازامیا و سەر و سەرێم ماچی چی پشکاڵان نەتۆ جەسەی منە و هەلا منە من کە تۆفان هامڕاما چ تۆفیرا ئۆکۆم بەرۆڕا دیرەکێوا پەنا گما چی ڤێڕ و ڤیارگا منە زۆن هۆڵما تا بەشسێ و مەسیەنە ئاسان ڤێرو یانە کاول تیری هۆشی وەژ مەیا و پێچیا منە نڕا و شۆق و ساب و گوناو ژیان هامڕایی شەوگاریم کرد ڕۆزگارم خوو بە تاور گرتە چەنی شەوێ سۆڵا منە سیا دەست جەزام و دەردی بازە جارێ و تێکم مەڵە دڵوەشە ناکە چون خۆنچە زیا و چون ولی دیا منە پێشکەشتا بۆ سیامە دۆڕامی ڕۆ 4/2/2009